وەکو گەرمایە گوابووە بۆ جلشۆرین و خۆشۆرین و خەڵکی ئەم گوندانەی بناری چێوەڕەش. کاک بتوێن سەرچاوەی ئاوی ڕەشەمێرگ ئێستا ژیاوەتەوە بەڵام تووشی پیسبوونی ژینگەیەک هاتووە پێم بڵێ مێژووی ئەم ئاوە چی بووە سوودێکی هەبووە بۆ ڕانیا ئێستا پێویستی بە چییە؟ بڵێ دیارە سەرچاوی ئاوی ڕەشەمێرگ یەکێکە لەو سەرچاوە ئاویانەی کە کەوتۆتە ناوەندی شار. 4 سەرچاوی ئاومان هەیە. سەرچاوی ئاوی ڕەشەمێرگ کەوتۆتە بناری شێوەڕەشیان دەتوانین بڵێن باکووری شاری ڕانیا سەرچاوەیەکی ئاوی 4 وەرزی ساڵ بوو دێرینە مێژوەکەی زۆر کۆنا لەو شارەدا و خزمەتێکی بەرچاوی خەڵکی شاری ڕانەی کردووە کە ساڵان ئێمە لە ساڵی 1970 منداڵ بوون لێرەوە هاتوون سەردانمان کردو وەکو شوێنێکی هەوار و سەیرانگە وا بووە ڕووبەرەکەی نزیکەی 1 دۆنم دەبێت هەروەها ئەم سەرچاوەیە نزیکەی 600 مەتر لە ئاسی دەریاوە بەرزە جاران نزیکەی لە کاتژمێرێکدا 1000 متر سێجا ئاوی بەرهەم هێناوە کە بە پێی گوتەی خەڵکی دێرینی ڕەسەنی شاری ڕانی ئاوەکەی لێرە ڕۆشتە خوارێ بۆ گەڕەکانی گڵنجان و ڕەشەمێرگ بوو دوای تر لەگەڵ ڕووبار و چەم و جۆگەکانی سەرچاوی ئاوی خولە تێکەڵا بووتەوە و هەروە زۆر باسی تریشی لەسەر دەکەن گوایە کە شوێنی وەکو گەرمایە گوابووە بۆ جلشۆرین و خۆشۆرین و خەڵکی ئەم گوندانەی بناری چێوەڕەش هەروەها ئەوەندە بیری دەستیەکان لە 6 متر 7 متر گەشتۆتە ئاوی ماڵەکان لەبەر ئەوە ئێرە زۆنێکی پڕئاو بووە بەڵام ئەوەی ئێمە مەسەد بیری لێ دەکەینەوە وەکو تێبینی خۆمان وەکو من کە لە بواری ئاوی ژەکەم و گرنگی پێدەدەم زۆر هەموو ساڵێ کات و ساتەکانی کە لە ڕێژەی چەند باران ملیم باران دەژێتەوە و بوارەکەی لە کاتی ئەوەیدا کە دەژێتەوە چەند ئاو بڕی ئاوەکەی چەندە ئەم ساڵ لە سەرەتای مانگی 4 ژیاوەتەوە کە بڕی باران گەشت بۆ نزیکەی 1100 ملیم بارانێک و هەروەها ئێمە ئەگەر بیری لێ بکەینەوە یان تێبینی بکەین ئەم سەرچاوەیە زۆر فەرامۆش کراوە ساڵان لە چەند ملیم دەژیاوە جاران لە 600 ملیم تا 700 ملیم دەژیایەوە ئەوی من تێبینیم کردبوو بەڵام بەڕاستی بەهۆی ئەوەی کەوا هۆکاری دەستکرد هۆکاری مرۆی گوشارێک و پستانێکی زۆری خستۆتە ئێرە کاکە نزیکەی ئەگە بڵێم ینی 100 تەن بەس خۆڵ و خاشاک و بەرد و دار ینی من نازانم ینی ڕانیە شوێنی نییە نەماوە بەس لێرە نەبێ ئەم خۆڵ و خاشاکە بکرێ بەسەر ئەم سەرچاوی ئاوە و هەروها ینی لێرەدا تەماشا دەکەی ینی لایانی پەیوەندی دار لایوەنی بەرپرس کەس ینی کەس ئاوڕێکی جدی لێ ناکاتەوە کاکە ئەم سەرچاوی ئاوا سەرچاوەیەکی ئاوی سروشتی سامانی سروشتی وڵاتە ئیشارەکەمانە هەروەکو باقی سەرچاوەکانی دی پێویستە خزمەتگوزاری پێش بکرێت.